پێم بڵێەوە خەریکی چیت؟ یاری یاریەکەیت؟ بەڵێ تا چەند حەزت لەوەیە یاری بکەی بە قوڕ؟ بێ حەزت لە یاری بە قوڕکەی؟ بەڵێ زۆر یا کەم؟ زۆر ئەزانی چی دروستکەی بە قوڕ؟ ئەزانی مەنجەڵ دروستکەیت؟ نا ئەی تۆپ؟ تۆ بەزانم تۆپ ئەزانیت؟ ئەدەتوانیت تۆپێکمان بۆ دروستکەیت؟ تۆپ ئەدێ بۆمان دروستکە تۆپێک؟ لەگەڵ کێ هاتووی بۆ ئێرە؟ ها لەگەڵ کێ هاتووی؟ دایک لەگەڵ دایکتا هاتوویت؟ بەڵێ وتە دا حەزم لێ یاری بکەم لە ناو قوڕە؟ بەڵێ حەزەکەی بە تەنها یاری بکەی یان لەگەڵ ڕەفیقەکانتە؟ لەگەڵ ڕەفیقەکانم لەگەڵ ڕەفیقەکانتە.